هەمووتان بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان. ئەم شەویش بۆ کۆمەڵی قسە و باس لەگەڵتان نابم، هیوادارم کە سوودێکی هەبێ. چەند دەقیقەیەکە وەسیتە هەموو دۆستان و خۆشەویستان کۆ بنەوە و کاتە کولی قسە و باسەکان دەکەین و بە ئەوش ئاوا باش بێت. بەخێر بێن. سەرچاوی مناتن بەڕێزان. سڵاو سەرچاوانی من خۆشەویستان و عەزیزان، بەخێر بێن سەرچاو سەر ڕۆح هاتن. قوربانی ئێوە. وەڵای تجارە با قسەکانی خۆماکەینەوە کاسە شتێ ڕووەدا هەر. عەزیزان، بەداخەوە بەڕاستی ئەو کۆمەلگای ئێمە لەژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیە هیچ قیەمێک بۆ هیچ شتێک نەماوەتەوە. ڕۆژانەی ئێمە دەبێ هەمیشە خەریکی باسکردن و نووسینەوەی ئەم مێژووە چەپەڵەی ئەم ئەحزابانەین کە ڕۆژانە دەرهەق بە خەڵکی کوردستان ئەیکەن، ئەدزن تاڵانیەکەن و لە ڕاستیە هیچ شتێک نییە. یعنی من ئێستا بۆ خۆم زۆر جابیرەکەمەوە کە ڕاستیەکەی بەم ئەقڵەوە کە ئێمە هەمانە بە تایبەتی لە چاچەوەی کوردی باشوورە باسەکەم، بەم ئەقڵەوە کە ئێمە لە باشووری کوردستانە هەمانە باوکم بە ئیلاهی گوناح دەوڵەتمان هەبێ، کفرە حکومەتمان هەبێ، کفرە ئێمە وەکوونێتەوەکانی تر خۆمان بڵین وەڵا ئێمە لە سەردەمی شارستانیەتە یا لە سەردەمی مۆدێرنیتەیە یان لە سەردەمێکە ئاژین کە بەڕاستی مرۆڤ شەڕی ئەستێرەکانەکە بڕواتانە بێ کفر و تاوانە لەواقع. ئەڵێن لە مێژووە ئەڵێن کاتی خۆی حەزەتی عەلی وتوێتی خەڵکی عێراق دیارە شمولی کوردەکانی شەکا خەڵکێکی دووڕوون. باز لەوەی شەکا کە حەزەتی حسەین عەفو ئەڵێم ئینە باشەکە تێکەڵاو نەکەین، هەر لە دوای ئەو قسە و باسانەیشەوەیە کە حەزەتی حسەین لە عێراقا چی بەسەرێت و چۆن ئەکوژێ و هەموو ئەو کەسانەی کە داوەتیەکەن و کە ئەڵێن ئێمە پشتیوانی تێ دوای هەمیان پشتی تێەکەن. هەمووشمان بیریە هەر لە ناوچەکەیە تەبەن ئەو سەردەمانە جوغرافیەکان جیاواز بووە، ئێستا ئەم جوغرافیانە تازە داڕژراوەتەوە. هەموومان ئەوەشمان بیریە کە عەبدوڵڵا ئۆجەلان کاتێک کە ژیرا چێ خیانەتی پێکرد لە ڕاستیە، بەڵکو زۆربەی هەرە زۆری خیانەتەکان کورد خۆی بوو کە خیانەتیان پێکرد. بۆیە یەکێتی و پارتی لە باشووری کوردستانە تەواوی کایەکانیان ناشرین دزێو کردووە. بەم ئەقڵەوە بەم حاڵەوە ئەشۆبیلا کفرە ئێمە خاوەنی حکوومەت بین و خاوەنی یاسا و دەستور و قەوانینی خۆمان بین. بەڕاستی ئێمە حەقە هەر کۆی لەبین، هەر کابرایشی عەرەب بێ، تورکێ بێ، فارسێ بێ، ئەوانە بێن دەوڵەتداریمان بۆ بکەن، ئێمەژێ دەستی ئەوانە بۆ خۆمان بچەوسێنەوە، بۆ خۆمان بژین و تەواو. 30 ساڵ تەجروبەمان لە حکوومەتی کوردیەیە، لە کۆماری مەهاباد هەمانە، لە ساڵی 70 بۆ 75 شۆڕشەکەی مەلام سەفا هەمانە، هەمووی هەروە بووە بەڕاستی. بەرحاڵش مەسەر قسە و باسەکان خۆشەویستانە مێوارەیە ڕووداوەکە بەو جۆرەیە کە دکتۆر غالب ئەچێتەوە بۆ ماڵەوە، کاتی ئەگاتە ماڵەوە دیارە لە سیارەکەی شتی پێ بووە کە دای بگرێ، ئەچێت لە دیوی ئەوەی کە پێڵێن سەکن سەر ئەباتە ناوە کە دەرگاکاتەوە ئێوێ شتەکان دەربێنێەوە نییە کە تۆ شتە ناوێداناوە، لە دواوە کەسێت حەو هەشت چەقۆی لێدا لەسەری و ڕاکات. هەمووشمان ئەو ڕاستیە زین دکتۆر غالب هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ هیچ کەسێکان نییە. ئەوەی دکتۆر غالب ئەناسێ خۆشێوێت، ئەوەی کەڕەخی دکتۆر غالبە تەنها پارتیە یەکێتیە گۆڕانەکانی گردەکەن لە حەقیقەت. بەس ئەوانەکان لە غالبە نەک خەڵکی کوردستان. واتە هیچ کێشەیەکی شەخسی نییە، کەواتە دەستگایەک ئەم کەسەی داناوە بۆ دکتۆر غالب بۆی ئازاری پێ بگەێنێت. بەپێی بەدەداشوونەکانی من کە دەقیقا ئەو کامەرەی کە لەو ناوە هەیە دوای سەیریان کردوتەوە، ئەو کەسە بەتەواتی دەرچووە کە چاوەڕوانی دکتۆر غالبی کردووە، بۆ ناوە هاتوچۆی کردووە، پێچی خەڵکی کەشی لەگەڵا بێ، هەتا ڕوخساریشی دەرچووە کە ئەو کەسە کێیە
و ئەمەش ئەرشی هێزەکانی ئاسایش و پۆلیسەکە بیدۆزێتەوە و بزانێ ئەم تاوانبارەشیە بەڕاستی و نابێ ئەم کەیسە وەکو کەیسەکانی کە دیزە بە دەرخۆنە بکرێت. چونکە وەکووتن لە کامێرا دەرچووە سەیریان کردومە دکتۆر غالب ئەزانن کە کەسەکە کێیە، چۆن پێشتر لەوێ ڕاوەستاوە، چۆن هاتوچۆی کردووە، چۆن کەمینەکەی داناوە، چاوەڕوانیەوەی کردو کە ئێوە دکتۆر غالب بێتەوە هەتاوەکو دەستی خۆی لێبۆشێنێ و ئەو کارە نامەردانەیە بکە بەڕاستی. و ئەوەیشی کە چەقۆی لێیاوە لە غالب هەر بەڕاستی کەسێکی چەقۆکێش بووە، چونکە زانێتی چۆن چەقۆ ئەوە شوێنێ. هەر لەو کاتەیە کە ئەم ئاوالدار بۆتەوە شت دەرەهێنێ لە دووە بەسەریێت بە چەقۆ و حەوەش چەقۆیاوە لەسەری ئەم کابرایە. و ئەم ئیشی یەکێکە لەو دەستگایانی کە لە کوردستانە هەیە لە حقیقەتە. جارێ من لەبارەی یاساییەوە قساکەم. لەبارەی یاساییەوە یەکێتی نیشتیمانی بەرپرسی یەکەمە لەو ڕووداوەی کە ئەمڕۆ لە سلێمانیا ڕوویاوە دەرهەق بە دکتۆر غالب. ئاسایشەکەی یەکێتی، پۆلیسی یەکێتی، دژەترۆری یەکێتی بەرپرسی یەکەمە لە دۆزینەوەی ئەو کەسە کە ئەو کاری کردووە. چونکە لەوێ ئاسایش ئەوە، دەستگای زانیاریە ئەوە، پارە نازام دژەترۆرە ئەوە، پۆلیسە ئەوە، واتە ئەو بەڕێوەبەری ئەو شارەیە و هەر شتێ لەو شارە ڕووبدا بە دەرەجە یەکەم ئەو بەرپرسە وە شەرمەزاری و عیبەکە بۆ ڕاستی بوو ئەوە. ئێوە سیرکەن بزانە سبەینێ لە عێراقا لە بەغایە چۆن سێری کورد دەکەن لە ڕاستیە، چۆن سێری کورد ئەەکەن. عەرەبەکان و میدیاکان چۆن باسی ئەوەکەن کە ئەندام پەرلەمانێکی عێراق لە ناو سێمەداتە بەرچەقۆ لەسەر قسەکردن لەسەر نووسین. وەکو وتمان دکتۆر غالب هیچ کێشەیەکی کۆمەڵایەتەکەیش کەسەکان نییە. عەسڵی مەسەلەکە ئەوەیەکە ئەمە لەبەر قسەکانیەتی، لەبەر هەڵوێستەکانیەتی، لەبەر دیفاعکردن لە خەڵکی کوردستان، لەبەر ئەوەی کە دژی گەندەڵی و دزی و ڕاوڕوتی پارتی یەکێتیە لە حەقیقەتە. لەبەر ئەوە وایە لێ کردووە. ئەمە تەنها لێدان نییە لە ئەو چەقۆیانە، تەنها لێدان لە دکتۆر غالب، بەڵکو ئەوە لێدانە لە هەمومان لە حەقیقەتە، لێدانە لە هەموو ئازادی خوازان، لێدانە لە هەموو ئەو ئینسانە شەریفانە کە دژی گەندەڵی و ڕاوڕوت و دزی و جەردەی پارتی یەکێتی ڕاوەستاون. ئەو چەقۆیانەی کە لەسەری دکتۆر غالب دراوە چەقۆیەکە لە دڵی هەموو ئازادی خوازان دراوە بەڕاست. چاقۆیەکە لە مرۆڤایەتی دراوە، چونکە دکتۆر غالب وەکووتم هیچ کێشەیەکی تایبەتی نییە و ئەو باجەی کە ئەیدا باجی ڕاستگۆیەتی، باجی حەقیقەتێکە کە ئێستا ئەیدا و باجی ئەوەیە کە هەمیشە لە سەنگەری خەڵکە ڕاوەساوە و دژی دزی و گەندەڵی و ڕاوڕوتە و خۆی نافرۆشیە بە کەس. کێشە ئەوەیە دکتۆر غالبەکان ئێمە ومانان و فلان و فیسارەکان پارتی ڕقی لێتی، یەکێتی ڕقی لێتی، گۆڕان ڕقی لێتی. دکتۆر غالب کە لەسەر لیستی گۆڕان بووە بە ئەندام پەرلەمان، بەڵام گۆڕانی گردەکە بەقەی پارتی یەکێتی ڕقان دکتۆر غالبە. ئەوەی کە ئەمڕۆ گۆڕان ئەڵێ ئەوەی دژی غالبکە دژی گۆڕان کراوە درۆکە بەڕاستی سەری یای لەبەر. ئێوە زیاتر ڕقان لە دکتۆر غالب بووە گۆڕانی گردەکە بەڕاستی. ئێوە زیاتر ڕقتان لێ بووە نەک پارتی یەکێتی. لەبەرەوە لەسەر ئەوە لێی نەدراوە کە گۆڕانە دکتۆر غالب، چونکە بەڕاستی گۆڕان نییە. لەسەر ئەوە لێی دراوە کە خاوەنی هەڵوێستە، لەسەر ئەوە لێی دراوە کە وەکو گۆڕانی گردەکان نەبووە بە کەواسوورەی بەر لەشکری پارتی و بنەماڵەی بارزانی، کە وەکو ئەوان خۆی نەفرۆشتەوە بەڕاستی. کە کاتێ ئەندام پەرلەمانەکانیان مستەفای سەی قادر و عومەری سەیعەلی هەر پێنجیان کۆکردنەوە لە گردەکە و تایبێ بڕۆن دەنگ بدەن بە نوێنەرەکەی پارتی بۆ سەرۆکی حکوومەت، سەرۆکی دەوڵەتی عێراق و شوێنەکەی بەرهەم ساڵە باشە، بەڵام غالبیشێ بوو لەو پیاوانەی کە نەچوو، ئەوانەی کە هەموویان چوون بۆ دەنگدان بە نوێنەرەکەی پارتی، بەڵام غالب وتی ناچم، نەچوو، تەلەفۆنەکەی داخست، هەرچی چیا و گردەکە تەلەفۆنیان بۆ کرد، تەلەفۆنەکەی داخست و ڕۆیشت نەڕۆی. ئەگەر دکتۆر غالب لەگەڵ گۆڕانە ببوایە بە پیاوی پارتی و ئەگەر وەکو ئەندام پەرلەمانەکانی تر بێدەنگ بوایە لە حەقیقەتە، ئەوە بۆ خۆی خەریکی خواردنەوە و ژیانی شاهانەی خۆی بووم و کەسیش ناچوو هیچ شتێ بەرامبەری بکات لە حەقیقەتە. بۆیە ئەندام پەرلەمانەکانی بەغدا هەڵبەتە زیاتر قەسم دکتۆر غالبە لەبەر ئەوەیە کە پارتی بە دەرەجەی یەکەم ڕقی لێتی، دوای ژێکێتی و گۆڕان
لەبەرەوەی کە خاوەنی شەهامەتە و خاوەنی ئازایەتیە و دژی گەندەڵی و دژی ڕاوەستاوە و لە بەغا حرمەتی بۆ دەسەڵاتی چەتەگەری حکوومەتەکەی پارتی یەکێتی و ئەمانە نەهێشتەوە بەڕاستی ئەو ڕقە ئەستورەی کە لەبەر دەرگاکەیە پیاوی بۆ دائنێن بۆەوەی چەقۆبارانی بکەن لەبەر ئەمەیە کە تەسلیم نابێ بە حکمی چەتەگەری پارتی و بنەماڵەی بارزانی لەبەرەوەیە بنەماڵەی بارزانی بە دەرەجەی یەکەم ڕقی لە دکتۆر غالبە من وەکو خۆم بە پێشەوانەی هەموو کەسێکەوە چونکە کورد فێر کراوەڵێ کاکە با پێش و داوەکان نەکەین و با لێکۆڵینەوە بکەین و ئەلەم بابەتەنە ئەمان لای من نایخوا بەڕاستی من هەمیشە پێش و داوەکانەکەم من بەڕێی خۆم ئەو ئیشی پاراستنی پارتی و بنەماڵەی بارزانیە ئەمە ڕێی خۆمە کاکەجیان چونکە بنەماڵەی بارزانی ئەوە ئیشێتی توانیوێتی لە سلێمانیان دەستە دکتۆر غالب بوەشێنێ بەوەی توانی یەکێتیش ڕسواکاکەوە ئاسایش و پۆلیسەکەیەتی بۆیە من بۆ خۆم پێم وایە کە ئەو کارە کاری پارتی و بنەماڵەی بارزانیە چونکە یەکێتی ئەو نەکەر نابێ خۆی ئاسایشی هەبێ خۆی پۆلیس بێ خۆی ئەمە بێ بڕواچە خۆش لە پیاەک بدا کە ئەندام پەرلەمانە لە بەغایە مەگەر تێکچی وێ لە حقیقەتە هەر لەبەر ئەوەیە کە دەستگایەکی وەکو پاراستن ئەچێ چەقۆکێش و سەسەریەک ئەگرێ ئەڵێ بڕۆ لە بەدرگاکەیان ڕابۆستە چوار چەقۆی لێ بدەن بۆ ئەوەی تەمەیکن بۆ ئەوەی کە بە عەقڵی خۆیان وای لێ بکەن کەیتر بێدەنگ بێ کە بڵێ ئێمە لە هەر شوێنەبی ئەتوانین ئاوات لێ بکەین ئەتوانین بسڕینەوە و ئەتوانین بێدەنگ بکەین بەڵام دکتۆر غالبەکان بێدەنگ نابن بەڕاستی خاڵم نابن بێدەنگ نابن ئەوانە من سەیرم لێیە ئەم بنەماڵەی بارزانیە بە تایبەتی و پاشانیش یەکێتی بۆچی تەجروبە لە مێژوو ناکەن ئێوە تاکەی ئەتانەوێ ئاوا بکەن تاکەی بەڕاستی من بەلاوەوە زۆر سەیرە ئێوە بۆچی تەجروبە لە مێژوو ناکەن ئێوە لە ساڵی لە دوای یەکەوە دەیان کەستان تیرۆر کردووە بە دەیان کەس ناقسە زیندانەکانەوە سەدان کەستان شەهید کردو لە ناوتان بر ڕۆژ بە ڕۆژ ئێوە گوڵۆڵەتان ئەکەوێتە لێژی و خەڵک یەتە دەرەوە لە خەرشی ئازادی خواست لە خەرشی ڕاستگۆ ئەمە کۆمەڵگایە هەمیشە هەروە ئەبێ ئێوە ناتوان بە زەبر و زەنگ و چەقۆوەشاندن یا بە تیرۆر و کوشت و بڕ یا بۆ زیندانەی کە 5 کەس 6 ساڵ زیندانیەکەن لە هەولێرە ناتوان درێژە بە تەمەنی خۆتان بن بەڕاستی ناتوان دکتۆر غالب چی هەیە دکتۆر غالب کەسێکە کە تەنها و تەنها قسەی پێیە لەگەڵ نووسینە ئەگەر ئێوەی شەهامەتان هەیە ئەگەر ئێوەش بەڕاستی شەریفن وەرە ئێوەش قسەی لە بەرامبەر بکەن وەرە ئێوەش دژی بنووسن بەڕاستی قەڵەم بە قەڵەم وەڵام ئەدێتەوە ئەوە بێشەرەفیە تۆ بێ چەقۆ لە خەڵک بێت لەبەرەوەی کە قسە ئەکا لەبەرەوەی کە ئەنووسێ ئەمە دیارە کە ماڵی ئێوە لە شوشەیە لە حەقیقەتە ئەمە دیارە کە ئێوە لە پەلەقاژەیەن ئەمە دیارە کە ئێوە ڕسوا بوون پارتی و بنەماڵەی بارزانی ئەمە دیارە کە ئێوە تڕۆ بوون بەڕاستی لە ژێر فشاران ئێوە ئاسەوارتان نەماوە لە حەقیقەتە بۆیە لە سلێمانیە چەقۆ لە ئەندام پەرلەمانێک دەدەی کە تەنها و تەنها قسە ئەکا ئەنووسێ ئێوەش بە هەزاران ئینسانی چەپەڵ و لاتولوت و خوێڕی کە مەسینە هەڵگری قوتابخانە گەمژانەکەی مەلام سەفان لە دەورتانایە دەی شەهامەتتان هەبێ وەرن بە نووسین وەڵامی نووسین بنەوە بە قسەکردن وەڵامی قسەکردن بدەنەوە خۆ ئێمە چیمان کردووە کاکە ئێستا ئارام ئەحمە 30 ساڵە دژی ئێوەیە چیەکە قسەیەکە ئەنووسێ خۆیشی پێ نییە هیچی پێ نییە بەڕاستی تۆش قسە بکە و بنووسە تۆش دژم بە تۆش قسە بکە بۆ ئەڕۆی چەقۆم لێی بۆ ئەڕۆی فشەکەم پێوە ئەنی بۆ ئەڕۆی زیندان مەکەی ئەمە دەلیلەکەی چییە دەلیلەکەی ئەوەیە کە بنەماڵەی بارزانی لە ژێر فشارەکان پەلەقاژەیەکەن ئەبێ مەسعودی کوڕی مەلام سەفا و ئەبێ مەسروری ترۆریست باش ئەو ڕاستیە بزانێ تۆ سۆرانی مامەحەمەد ترۆر کرد هەر لە ڕاپەڕینەوە سێریکەی لە دوای نەوەیەکەوە لە ڕەوف ئاکرەیتان ترۆر کرد ئێوە کابرای مەسیحیتان ترۆر کرد ئێوە نەزیر عومەرتان ترۆر کرد دەیان کەستان لە دوای ڕاپەڕینا ترۆر کرد هەتا ئەگاتە سەر سۆرانی مامەحەمە سەردەش عوسمان هەتا ئەگاتە سەر وەداد و نازانم دەیان کەسی تر هەتا ئەوەی کە ئێستا زیاتر لە 100 کەس گیراوە لە باجینانە لەسەر ڕای جیاواز و لەسەر داواکردنی مافەکانی خۆیان ئەبێ بنەماڵەی بارزانی ئەو ڕاستیە باش بزانێت کە خەڵکی بادینان لەگەڵ ئەوان نەماوە ئێمە چەندین ساڵەکان لەسەر بادینانەکەین لە حەقیقەتە
ئێوە تەنها بادینانتان داگیر کردووە بە زۆری زەبر بە چەک بە زیندان بە تەعدا بە شکاندنی کەرامەتی خەڵک ئەتانەوێ حاکم بن ناتوانن بەڕاستی ئێستا زۆرینەی زۆری خەڵکی بادینان دشتانن حتا چەکداری ئێوەش بێ هەر دشتانە لە حەقیقەتە بۆیە خۆتان لەو ڕاستیە باش تێگەیشتون لەبەرەوە مەسرور و بنەماڵەکێ بێ ئەو ڕاستیە بزانن بە کوشت و بڕ چارەسەر ناکرێ ئێوە دەیان ساڵە خیانەت دەکەن دەیان ساڵە ئێوە کوشن دەیان ساڵە ئێوە تیرۆرەکەن هەر ڕسوابن و هەر ڕسوابن چاوسیسکۆ پێکەنینی قەدەخەکن لە وڵاتەکەی خۆیان لە ڕۆمانیا نەتیجەکەی بوو بەچی ئێوەش هەروە ئەبێ ئێوە بنەماڵی بازانی ئێوە نەحلەتی مێژوون ئێوە تفی مێژوون بەڕاستی ئێوە تفی مێژوون ئێوە نەحلەتن لە مێژووی ئێمەیە باشە ئەبێ ئەوە باش بیزانن ئێوە بە کوشتنی ئێمە و کوشتنی غالبەکان و کوشتنی سەردەشتەکان ناتوانن موفق بن یەکی ئەکوژن دەیتر سەر هەڵئەدا دە غالبە کوژن دەیتر سەر هەڵئەدا دە سۆرانە کوژن دەیتر سەر هەڵەدا ئێوە پێتان وابوو ئەگەر سەردەم عوسمان بەرن و ناودەی پڕکەن لە فیشەک ئیتر هەموو شتێ تەواوە ئیتر هەموو شتێ کۆتایی پێیە کۆتایی پێ نایە لە حەقیقەتە بۆیە ئەوە پەڵەی شەرمە بە ناوچاوانی ئێوە لە حقیقەتە پەڵەی شەرم ئەوە ڕسواییە بە ناوچاوی ئێوە بەڕاستی کە تۆ هەسی ئینسانێکی چەقۆکێشی بەکرێک گیراوی چەپەڵی خوێڕی بنێری بۆ بە دەرگایەک زۆر حیس فرسەتانە لە دواوە بۆ سێ لە دوا چەقۆ لە خەڵک بدە ئەوکەی پیاونەوە کاک من دکتۆر خالب ئەبێ لەو ڕاستی تێبگا عەزیزەکەی من تۆ لە کوردستانە ئەژیت لە ژێر حکمی چەتەیە ئەبێ هەمیشە من ناڕم حیمایە وشت بۆ ئێمەمانە عیبە بەڵام ئەبێ هەمیشە دووسێ کەست لەگەڵا بێ وەکو هاوڕێ لەگەڵتا بێ بۆ پاراستنی خۆت پێویستە بەڕاستی من بەیانی بڕۆمە سلێمانی بە تەنها ناگەڕێم بێچەک ناگەڕێم ئەبێ پێشێکم لەگەڵا بێ بەڕاستی و ڕەفیقی خۆم ئەگینا ئێمە ئەهلی حیمایە و حیمایەکاری نین لە حەقیقەتە بەڵام وەکو کۆمەڵی هاوڕێ کە هاوڕێیەکی خۆیان ئەپارێزن ئەبێ بەڕاستی وابی تۆیش پێویست ناکاتەوە تەنها بگەڕێ تۆ لەو لاوە شەبەقی گوتە سنگی بنەماڵی بازانی تۆ بنەماڵی بازانی لە ئاسینە عێراقا ڕسووە و تڕۆ کردووە کاکە دکتۆر غالبجیان باشە یان ئەم کوڕی تر چی ناوە شەمسەدینی ناوە بەخوا من ناوەکەی نازانم بەڕاستی کە ئەویش قسەی باشەکە ڕۆڵی باشی هەیە ئێوە بێ ئاگاتان لە خۆتان بێ چونکە ئێوە بنەماڵی بازانیتان کون کردووە لە حەقیقەتە بەمانای کەلیمە کونتان کردوون بنەماڵی بازانی لەبەرەوە دەستان لێوە شێن ئەبێ هەمیشە ئاگاتان لێبێ و ئەبێ خەڵکتان لە دەور و بەرا بێ نابێ بەتەنها بگەڕێن تۆ بۆچی بەتەنها گەڕێ بەڕاستی هاکا غالبجیان بەتەنها مەگەڕێ بە هەمیشە سێ چوار هاوڕێی خۆتن لەگەڵ بێ بۆ ئەوەی کە لە شوێنێکی ئاوایە بە تەنها نەبی و کاساتی ئاوا ڕوو نەدا لە حقیقەتە ئەمە پێویستە وەکو هاوڕێ ئەمانە ڕابگرە عەزیزان و خۆشەویستان شاری سلێمانی و شاری هەولێریش پڕ بووە لە ئینسانی چەقۆکێش و سەسەری خوێڕی باشە من کاتی خۆی لە لایڤا بەسەرانی یەکێتی موت بە تایبەتی بە هاوسەرەکەکانی وتم عەزیزەکەی من سلێمانی پڕە لە شەلاتی پڕە لە کەتافی لەبەر و دەمانچەی بەلێرێت و قایش و قڕۆشێک و تەزبیحێکی سەویەک دەنشی ئەمانە خەڵکی خوێڕین ئەبێ سلێمانی لەم خەڵکە خوێڕیە داماڕێ بەڕاستی ئەبێ ئەو شارە لە خەڵکی چەقۆکێش لە خەڵکی بەربات لە خەڵکی ڕسووە لە خەڵکێکە بۆ پارە کارەکە ئەبێ بەڕاستی ئەفو بەڵێ سەرکەوت شەمسەدین سەرکەوت شەمسەدین ناوەکەی بێژێتەوە بەڕاستی سەرکەوت شەمسەدین و ئەمانە ڕۆڵی باشیان هەبووە بنەماڵی بازانی بە خوێنی سەریان تینون بەڕاستی ڕقیان لیانە لە سەرکەوت و غالب بە تایبەتی اینجا لە هوشێر عەبدوڵایش باشە بە تایبەتی ڕقیان لەم سیانەیە دەرەجەی یەکەم غالب و سەرکەوت و لە دوای ئەوانیش هوشێر عەبدوڵاوانە ڕقیان لەمانەیە باشە بۆیە دەست لەم دوانە ئەوە شێن بە تایبەتی یەکەم و دووەم کە باسم کرد غالب و سەرکەوت زۆریان ڕق لەمانەیە چونکە ئەم دوانە هیچیان بۆ بنەماڵی بازانی نەهێشتۆتەوە بنەماڵی بازانیان تڕۆ و ڕسوا کردووە لە حەقیقەتە بۆیە ئەمانە ئەچن دەست ئەوە شێن وەکوتم شار پڕ بووە لە ئینسانی چەقۆکێش لە ئینسانی شەلاتی من تێناگەم تۆ هاوڵاتیی ئەم وڵاتەی چەقی بۆچی پێیە بۆچی ئاسایش بووی ئەمانە قەدەغە ناکە ئەمە وسەسەریە اینجا وەکوتم لەبارەی یاساییەوە ئەوە دووبارەکەم بۆ هەمووتان لەبارەی یاساییەوە یەکێتی بەرپرسە لە سلێمانیا ئەبێ یەکێتی ئەو کەسە بدۆزێتەوە کە لە کامێرایە دەرچووە کە هاتوتە ئەو بە دەرگای ماڵی دکتۆر غالب لەو ناوە گەڕاوە خۆی مەشغوڵ کردووە هاتووە و چووە تەنها خۆشی نییە خەڵکی تریشی لەگەڵا بووە بە سیارە بۆی کە چاوکانی لێ ڕاکە بە سیارەیسە بیڕفێن عەزیزان وەڵڵا بە ویژدانم بە هەرچی ئێوە بڕواکەن ئەزانم بەڵگەم نییە ئەزانم
چونکە لە وڵاتێکە کە ئازادی نەبوو بەڵگە بە ئاسایی دەست ناکەوێ بەبیللا ئەو عەبدوڵڵا هەڵەبجەیە کە خەڵک پیانە و گوایە شێتە و ئەقڵی وایەوانە وەڵڵا پارتی کوشتی بە ئیلا پاراسن کوشتی عەبا وەڵڵا پاراسن کوشتی بە سیارەیەک لێیاندا یەکێ لەم شتە بچووکانی پێبوو ماتۆڕە چییە لەوانەی پێبوو بە سیارەیەکی گەورە لێیاندا چوە خەسەخاند و سەرەر دوای ئەوە بوو کوژرا وەڵڵا پاراسن کوشتی لەبەرەوەی کە جوێنی بە مەلام سەفایا بوو جوێنی بە مەسعوددا بوو جوێنی بە پارتیا بوو یعنی پاراستنێکی مەسعود بارزانی دەستی بچێتە خوێنی عەبدوڵڵایەکی پەپولەی داما و قوربەسەر کە لەبارەی عەقلانیشەوە نۆرماڵ نییە بچێ بە سیارە لێی با بیکوژێ ئیتر تۆ چی پێڵێ بەڕاستی من لە کاتی خۆشە هاوارم کرد وتم ئەو عەبەیە بنەماڵەی بارزانی کوشتیان پاراستن بە سیارە کوشتیان کاکە بە کوشەکەی نەگیرە کەس نەیزانی کام سیارە لێیە چۆن بوو چۆن نەبوو نە پۆلیس لێکۆڵینەوەی کرد نە ئاسایشی کێتی قسەیشی کرد یەک کەس قسەی لەسەر مۆزوع قسەی نەکرد وەڵڵا پارتی کوشتی بە ئیلا پاراستن کوشتی ئەو عەبدوڵڵایش ئەو عەبەیە پاراستن کوشتی ئەوەی کە قسە خۆشەکانەکە لە سلێمانی عەیان وەڵاوە شێت و نەزان بابەتان پارتی کوشتی کاکیجە باشە هەم نەوعە لە شەلاتی چێتیە بە پارە هەموو شتێکە کاکەشن فەرموو بەڕاستی عەبە پاراستی پارتی کوشتی کاکە من بۆ مێژوو ئەوە ئەڵێن لێکۆڵینان کردە دەرئەکەو کە پارتی کوشتێتی حەقیقەتە کاکە یعنی پارتی شێتیش ئەکوژێ ئەگەر قسە بنەماڵەی بارزانی بڵێت لە داوی ئەبا بنەماڵەی بارزانی چونکە ئاوایە پێی وایە ئەگەر بیکوژێ خەڵک ئەترسێنێ با بە بنەماڵەی بارزانی ئێمە لە ئێوە ناترسین کاکە ناترسین ئێمە کۆمەڵی ئەشخاصین لە هیچ ناترسین کاکە لە مردنی خۆمان ناترسین تەواو منەتان بە قۆنەرەکانی پێمان بەتەمای تۆ بنەماڵەی بارزانی بە هەموو عەقڵتەوە دکتۆر غالب بەمە تەمێ بکەی بەمە بێدەنگیکەی تووڕەتریەکەی من 10 ساڵ بەر لە ئێسە وتم ئێمە تەبیعەتی پڵنگمان هەیە هەتا بریندارمانکەن خراپترە بین تەواو عەزیزان بنەماڵەی بارزانی ئەو مەلا سووسەیە ناوەکەیم بۆ بنووسن تخوا ئەو مەلا سووسەیەی گرتووە وەڵڵا ئەو مەلایە پەیوەندی بە داعشەوە نەبوو بە قورئان ئیعترافەکەشی درۆ بوو بەس مامۆسایەکی ئاینی بوو دژی پارتی و بنەماڵەی بارزانی بوو دژی دزی و گەندەڵی و ئالەم بابەتانە بوو پارتی هەستا چوون گرتیان وتیان ئەمە داعشە ئیعترافیان پێکرد بابە تعدای سێکسی لە مامۆسایەکی ئاینی بکەن ئەی هاوار باشە وەرە بەشەر بنەماڵەی بارزانی تعدای سێکسی لە مامۆسایەکی ئاینی بکەی لە دوایشە پێی بڵێ ژن و کچەکەیش ئەهێنین ئەگەر بێت و تۆ ئیعتراف نەکەیت هەر لە خۆ کردیان بە داعش بە درۆ 2 ساڵانە حکوممان لە حەقەتە ئەو مەلا مامۆسا ئاینیەک کێی سووسەیە نازانم لەبیر بنەماوە ڕاستی باشە عەزیزان ئەمە ئەخلاق و ئەتوانی بنەماوە بەڵێ ئیسماعیل سووسەیی ئەو ئیسماعیل سووسەیە ئەو مامۆسا بەڕێزە وەڵڵا داعش نەبوو وەڵڵا بەدژی بنەماڵەی بارزانی بوو باشە پارتی گرتیان بە تعدای سێکسی بە هەڕەشەی ژنەکەی بێنن کچەکەی بێنن کابرای حەسەتە لە فژێنوتی بەڵێ بەسەر چاو داعش و چوارە بابەتانەوە دەستی بۆ قسانە ئەگینە وەڵڵا براکەم داعش نەبوو درۆکە بنەماڵەی بارزانی ئەمە بێشەرەفیە بە درێژایی خەت کە بنەماڵەی بارزانی بەڕاستی ئەم کارە ناکە تۆ هەر کەسێ ئەگری ئەڵێ وەڵا سوارش نەکە دەبین ئەگەر قسە نەکەیت ئەگەر اعتراف نەکەی نەخێر وەڵا سوار خۆ دەبین ئەگەر ئەوە نەکەی کۆرە عەزیزان هەرچی بە بنەماڵەی بارزانی بڵێ حەقە کاکە بنەماڵەی بارزانی بێشەرەفە بنەماڵەی بارزانی ئەتک کراوە بۆیە ئێوە خەڵک ئەتکا بێشەرەفە بۆیە ئێوە شەرەفی خەڵک نەهێڵێ ئینسان ئەگەر شەرەفی هەبێ ئەبێ ڕێزی شەرەف و ئابڕووی خەڵک بگرێ ئەی هاوار دکتۆر غالب قسەیەکە تۆش قسە بکە ئەگەر دکتۆر غالب قسەکانی ناواقعیە وەرە جوابی بەرەو واقعەکەمان پێ بڵێ دکتۆر غالب ئەنووسێ وەرە تۆش قسە بکە فرم بیکە بۆچی چەقۆیت مەلا مامۆسایەکی ئیسماعیل سووسەیەکی تۆ بۆ ئەم کابرایە گری خەتە زیندانێکی بە داعش دەخۆتەوە وەرە وەڵامی قسەکانی بدەرەوە ئەمەیە بنەماڵەی بارزانی خۆشەویستە بۆیە ئەڵەمێکی بەرپرسێک و ئاسایش و پۆلیس ئەو کەسە بدۆزێتەوە بەڕاستیەکێتی نەیدۆزێتەوە ئەوە خۆی مەسئولە لەو مۆزوعە ئەبێ یەکێتی ئەو ڕاستیە بزانێت خۆی مەسئولە بەڕاستی شەرمە پێویستە ئەوە بێت دەسەڵاتێ طبعا زۆربەی هەرە زۆری قەڵەم فرۆشەکان هەمووی قەڵەمی خۆیان فرۆشتووە بە پارتی و بە یەکێتی و بە گۆڕان و ئالەم بابەتانە ئەوە هەمومان ڕاستێ باشە زانین باشە هەمومان باشە زانین یەک مەجموعە خەڵکی جوان ماوە کە زۆر کەمن یعنی سێری حەقیقەت کە خۆشەویستن حەقیقەت جاری وا هەیە بە 10 نەفەر بەڵام ئەو 10 نەفەرە جددی بن لەسەر پێ ڕابوەستن خۆفرۆش نەبن ڕاستیەکان بڵێن ئەم 10 نەفەرە دەسەڵاتێکی بۆ تەفوت و ناکە بەڕاستی
سێریکە هەمووی دەنەفەر نابێت لە باشووری کوردستانە عەزیزان تەنیان بەدەسەڵاتە ساختەچی هەڵچنیوە باشە تەنیان پێ هەڵچنیون ڕسوایان کردوون لە حەقەتە لەبەرچی لەبەرەوەی ڕاستیەکان بە خەڵکی کوردستان ئەڵێن ڕاستیەکان بە دنیا ئەڵێن بەڕاستی باشە وەرە یەکێتی نیشتیمانی بەسووترین کات ئەو کەسە بدۆزەرەوە باشە ئەسڵەن ئەمە شەرمەزاریە بۆ کۆی کورد بۆ ئاگاداریتان فەرموڕە لە بەغا بەیانی بزان چیتان پێڵێ ئەڵێ ئای لە وڵاتە ئەندام پەرلەمانێک لەناو سلێمانی ئاچێتە بۆ ماڵەوە ئێنە بەرچەقۆ لەبەرەوەی کە گەندەڵیەکانی پارتی وێچێتی باسەکە لە بەغایە لەبەرەوەی باسی دزیەکانی باشماخ و دزیەکانی فڵانە سەیرانبەن و دزیەکانی نازانن فڵانە فیسار و ئاڵە بابەتە نۆت و ئەنم بابەتانەکەم ئەمە عەیبە بەڕاستی ئەمە شەرمەزاریە پارتی وێچێتی ئێوە تاکەی بین ناکەنەوە لەمە کاکە من ئەم قەڵەمەم پێ ئەی هاوار من ئەنووسم و قسە ئەەکەم باشە قسەکانم بە قازانجی نییە کەیفی خۆتە جوانە جوابم بەرەوە جوابم نایێتەوە من قسەی خۆمەکەم بۆچی ئەم کوژیت بۆچی پەلامال بەدەیت لە پێناوی چییە لە حەقیقەتە یعنی پێ وایە ئەگەر غالبێک بەیانی و فڵانسەکان بکوژم ئیتر تەواوە بێ غالب ئیتر لە دایی نابێتەوە هەزاران غالب هەیە کاکە هەزاران هەیە حەقیقەتە من ئەزانم کاکە پارتی و بنەماڵەی بازانی بەس سۆرەیە شوێتەوە من برادەرێکی کاتی خۆی کە یەکێتی بوو دوای بوو بە گۆڕان وتی لە شەڕێکە لەگەڵ بنەماڵی بەتەنە شەڕمان بوو وتی لە شەڕەکان زیکەی 6-7 پارتی کوژا بوو لە منتیقەی بادینان و ئەلە بەواتانە کاتی خۆی وتی بڕوا بکە چونە سەریان هەر هەمووی خەڵکی منتیقەی سلێمانی و هەڵەبجە و شارەزور و گەلبیان و ئەلم بابەتانە بوو هەمووی سۆرانی بووتی یاعەت یەک بادینانشیتیانە بوو هەمووی سۆرەیە کاکە خۆ من ڕاستیە لە واقع ئەمە ڕاستیە هەمووی سۆرەیە ئاواکە بنەماڵی بازانین من 100 جارم بە ئێوە وتووە بە درێژایی 30 ساڵە من دژی بنەماڵی بازانین یەک بادینی جوێنی پیاوم باشە جوێنە پێ نێوان بادینەری بەس سۆرە جوێنی پیاوم هەمووی سۆرەی منتیقەی خۆشمانە ها بۆ شازێتە هەتا هەولێریش کەمیتیایە بەس سۆرەی منتیقەی خۆمانە ئاوا ناکەن دڵنیا بە ئەو کەسە سۆرانیە بە کرێگیرایەکی خوێڕی چەقۆ کێشە دانراوە بۆ ئەو کارە لاقەتە دەبەرەوە یەکێتی مەسئولە لەبەرەوەی ئاسایش و پۆلیس و هەموو شێ بەدەست ئەوە و ئەبێ ئەو کەسە بدۆزێتەوە بەتابەت کە لە کابێراکە دەرچووە و ئەبێ نێڵن دەرچێ و بیدۆزنەوە کەسە چییە و هەویەکەی ئاشکراکەن کە ئەم کاری بۆچی کردووە و بۆچی ئەم کاری کردووە ئێمە هەمومان دوکتۆر غالیبین بنەماڵی بازانی یان ئەو چەتانی کە ئەو کاتان دەرهاق بە دوکتۆر غالب کرد هەمومان ئەوین بەڕاستی ئەو چەقۆیان لە هەمومان دراوە لە هەمومان لەبەرەوەیە کە بێدەنگ نابین لە بەرامبەرتانە هەتا ئێوە چۆسێنەر بن هەتا ئێوە بدزن هەتا ئێوە تاڵانیکەن هەتا ئێوە خیانەتکەن هەتا ئێوە گیرفانی خۆتان فولکەن هەتا ئێوە بمان چۆسێنەوە هەتا ئێوە ئاوا چەپڵ و پیس بین ئێمە بەردەوامە بین هەر کاتێ عەقڵ هاتەوە کەلدەتان بوون بە مرۆڤ مافەکانی خەڵکتان نەخوارد پێشەلکاییتان نەکرد وازان دزی و گەنەخۆری هێنا ئەو کاتە کێشەی ناوی بەڕاستی ئەجینا ئێمە هەر بەردەوام بین حەقەتە هەر بەردەوام بین بە ئارەزی خۆمان لەبەرەوە خۆنەرەکانی دوکتۆر غالب لە کەللەی سەری هەموو ئەوانە شەریفترە کە ئەو خطەیان دانا چەقۆ لەو کابرا بدەن جا ئەو سەرانە هەر کەسێ بێ بەڕاستی باوکیشم بێ هەر ئەو قسەی هاکەم حەقم نییە هەر گروپێ بێ هەر حیزبێ بێ هەر تاقمە بێ لە ژێر قۆنەرەکانی غالبان بەڕاستی لە ژێر قۆنەرەکانی غالبان داوەشینە بۆ دەسەڵاتێکە ئەندام پەرلەمانی هەر کەسێکی ئاسایی لەنا ئەو کۆمەلگایە لەسەر ئازادی لەسەر نووسین باشە لەسەر قسەکردن تۆبجی چەقۆبارانی کرد یا بچی ترۆری کرد وەکو چۆن بنەماڵی بازانی سۆرانی مام محەممەد ترۆر کرد سۆران لەسەر چی ترۆر کرا خۆشەویستان یەک ڕاپۆرتی کرد سۆرانی مام محەممەد لە کەرکووک لەسەر کۆمەڵی لەشفرۆش و سۆزانی کە نەجات و بنەماڵی بازانی ئەوانە ئیشیان پێکردن هەستاوتی کاکە ئەم باندە هینە فاسد و لەشفرۆشە پارتی لە پشتێتی لەسەر ئەوە ترۆریان کرد سەدەر عوسمان لەسەر چی لەسەر نامەیەک خەوێک کە بینی بووی بۆ نمونە یا نامێکی هونەری فانتازیایی نەقدێ لەسەر ئەوە ترۆریان کرد لە بادینانە وەدار حسین بە کوتەک کوشتیان لەسەر نووسی باشە کەچی بابایەکی ترۆریستی وەکو هینە مەسعود بازانی هەشتێک باسەکە کاکەوانە ڕۆژنامە نووسین و ئەوانە ترۆریستن بابە تۆ خۆت ترۆریستی تۆ ئەوە شەلاتیت ئەچی خەڵک ئەنێری لە بازار چەقۆ لە خەڵک بن لەسەر نووسین ئەوە زەبرتان بەرکەوتووە زەبری غالب ئەگەر غالب زۆری بۆ نەهێنانایە ئەگەر زۆری بۆ نەهێنانایە بڕواتان هێواتان لێ ناکرد
ئەوە زۆری بۆ هێناون ئەوە غالب تەپاندونی بەڕاستی لەگە سەرکەوتا ڕسوای کردوون حیای پێوە نەهێشتوون ناقەتە باشە بۆیە بەرامبەری ئاواکە لەوە شەرمەزارتر بن لەوە ڕسواتر بن پێتان وایە خەڵک بێدەنەوێت من پەیامێکم هەیە لێرەوە بۆ خەڵکی بادینان خۆشەویستە داوا لە هەموو خەڵکی بادینانەکەم لە بنەماڵی بازانی نەترسن گڵۆڵەیان کەوتە لێژی لە نووسێکان نووسیمە مەسعود بازانی هەمان نەخۆشەکەی مەدام سەفای هەیە سەرەتانی خوێن ئاو پەڕی 1-2 ساڵی کە بژیت لەنگە فرتەیەتی با باش بیزانی بۆیە کۆنگرەکەی خستە 25 بۆ بە کۆنگرە بکە بڕۆ ئەمڕۆ دوێنێ دەیان کە دەرکراوە لەوای سەر بە نێچیرەڤان بازانین کاتێ ئەدهەم بازانی ئەڵێ کاک نێچیرەڤان بازانی سەرۆکی کوردستان ئەوەی یعنی ڕاکێشانی بەڕێی ژێر مەسعود بازانی چۆن باشە ئەوە یعنی شکاندنی لوتی مەسعود بازانی کە وەختی ئەدهەم بازانی ئەڵێ برای بەڕێزم کاک نێچیرەڤان بازانی سەرۆکی کوردستان باشە هەل لە ئێساوە هەتا 25 بنەماڵەی بازانی بە تایبەتی مەسعود و مەسرور خەڵکی تەسفیەکردنی لایەنگرەکانی هینە بن نێچیرەڤان بازانیە بن تەسفیەیان کرد بەڕاستی بۆی خۆیان هەمەکارە بێ بۆی لە دوای خۆی وەکو چۆن مەدام سەفا مەسعود بازانی کرد بە جێگرەوەی خۆی ئەمیش مەسرور کا بە جێگری خۆی وەکو چۆن مەسعود و دایکی باوکی ئیدریسیان دەرمان خوارد کرد باوکی نێچیر عەفو ئیدریس بازیان دەرمان خوارد کرد ئاوایە ئەبێ نێچیش ئاگای لە خۆی بۆ ئەو مەسعود و مەسرورە بۆیە خەریکی ئەو کاران ئێوە تەواو بوون بنەماڵەی بازانی ئێوە هیچتان بەدەستەوە نەماوە ئێوە ئەتانەیە بە چەقۆکێش بمێننەوە بە خەڵکی شەداتی خوێڕی بمێننەوە لە بەرامبەر قەڵەمە لە بەرامبەر حەقیقەتە لە بەرامبەر ئازادیە خودایش لە پشتی حەقیقەتە خوا بەخوایی خۆی لە پشتی ڕاستگۆییەوەیە ئێوە ڕسوا بوون ئێوە 30 ساڵی ئێوە هەن هەر ڕسوا بن تەواو بۆ کوێ ئەچن ئێوە هیچ نین بۆیە بە خەڵکی بادینان و گەنجەکانی ئەڵێم سێری کە 5 کەس حکم دراوە چۆن بنەماڵەی بەرزەنی ڕسوا بوون باشە لیان نەترسن بە هیچ جۆرێ حسابیان بۆ مەکەن ناتوانن هەموو بادینان بخەنە زیندانەوە ناتوان هەموو سەرک عەشێتەکانیش پێویستە لە بەرامبەر بنەماڵەی بەرزانە هەڵوێستیانە بێ هەرچیە سوورچیە فلانە برا دۆستە کێ ئەم بابەتانە پێویستە هەمویان هەڵوێستی شەریفانیان هەبێ دژی ئەم چەتانەی مەسعود و مەسرور لە حەقیقەتە ئەوانە هەموو شتێکیان بێمانە و پوش و ئەوە کردووە مەسرور بازانی ئۆمەتی ئەم سەردەمە نییە کاکە مەسرور بازانی بە عەمەلی موجتەمەعی بەشەری نایە مەسرور بازانی ئەبێ زنجیر کرێ ئاوا لە شوێنێکە وەکو قەفەس لە شوێنێکە دای بنێ بڵێ تۆ بۆ خۆ لەلا دابنیشە مەسعود ئۆمەتی ئەم بەشەر ئەم سەردەمە نییە کاکە برای من مەسعود بازانی بوو ئەوە ناشێ ئینسان ناشێ تەعاملی لەگەڵ قسەی لەگەڵاکە کابرایەکە تاقەتی کاکە پێیش ناکەنێ و کابرای عەزیزانی من ئەو مەسرورە تەنانەت قەناعەتی پێکەنینیش نییە کابرایشی ئەوە نەجەلات هەڵکەوتووە ئەو کابرایشی خەتەرە برایشیدم ئێمە بە مەلام سەفامان ئەموو خەتەرەکە مەلام سەفا دەیان کەسی لە کوردەکانی ڕۆژهەڵات و لە باکوور و لەمانە ترۆر کرد و کوشتی بۆ شاو بۆ ساواک و بۆ بابەتانە گەوەتی نۆکەر لە ڕۆژات ناڕەسا مەلام سەفا بوو بەڵام ئەو مەلام سەفایە بۆ هەموو خیانەتەوە بۆ هەموو شتەوە بە هەزار ئەو شۆراوەتەوە لە چاو ئەمەتیوە قەزەمە ئەم مەسرور بازانیە جا بستێک مەسرور بازانی باشە یەک بستە بێ یەک بست باش نییە عەقلی کوشتن زیندان تعدا لە شەرەفی خەڵک لە ئابڕووی خەڵک تۆ مامۆسایەکی مێزەر بەسەری ئیسلامی قڕ بەسەر 4 ڕەخنەی گرتووە بیبەی تعدای ئابڕووی لێ بکەن باشە تۆ ئەمڕۆ ژنەکەی شێروانی ئەڵێ بە من هەڕەشیان لە مێردەکەم کردووە باشە تۆ بێ شەرەفینە ئاخر ئەڵێ ئالا مەحمەد و ڕابێ هەی بێ ئابڕووینە ئێوە کەسێ ئەگرن بۆچی تعدای شەرەفی لێکەن لەبەرێکە خۆتان شەرەفتان نییە ئەتانەوێ هەموو کەسێ وەکویەوە بێشەرەف بێ بۆیە وای لێکەن ئەینا بۆچی کابراگری پیاەکەی مەسرور بازانی سوالێبی کاکە تۆ چیت باوکی باوکم هەتی و بازی قەومی لوتی مەسرور تۆ چی کاکە تۆ بۆچی بۆ کەسێکە گریاچی سوالێبی تعدای سێکسی لێکی کاکە تۆ چ دەعبایەکی تۆ کوڕی چی بردومرێ هەی ڕووی حاو پشت ڕەش بێ باشە بەشەر هێشتی وا بکە ئێمە وتمان خەڵکە گیرێ لێ ئەدرێ ئازار ئەدرێ کاکە هەڵە واسرێ کاکە ئەمە ئەواکرێ نەمان و سوالیە بن کاکەیان بەعسیش لە ڕووی نەهاشتی وا بکە بە ویژدانم کاکە بەعس بە بەعسی خۆی لە ڕووی نەهاشتی وا بکە مەگەر بەدەگمەن ڕوویا بێ لە حاڵەتی وایە بەڵام ئێستا هەر کەسێ داوی دەمان بزێ ئەگیرێ ژنەکە دەهێنین ئەگەر بێت و ئێتراف نەکەیت ئەوە کە ئەوە دوان وەستاوە سوارت دەبێ ئەگەر بێت و ئێتراف نەکەیت ئەمە ئەتوانێت بنەماڵی بازانیە ئەمە ئەخلاقەتۆرە بۆیە
داوا لە هەموو ئەوانەی ژەکەم ئەو کەسانی کە ئەم کارانە ئەکەن باجەکەی ئەبێ بدەن ئەمڕۆ یاسبەی ئەمە مێژووە بەڕاستی ئەمە مێژووە ئەمە خێڕەتی نییە تۆ ئینسانی چەقۆ کێش و خێڕی خەڵاسیەکی 4-5 چەقۆ لە دکتۆر غالبیت دکتۆر غالب چی کردووە کاکە بۆچی وای دیەکە بۆ لە پێناوی چییە تەنها قسەی کردووە کۆمەڵی حەقایقی وتووە قسەکانی هەڕاست بەخوا 100 کە ڕێ بیکوژن 1000 کە ڕێ بیکوژن ئەو غالبە تۆڵی خۆتان ناکەنەوە تازە لەبەرەوەی دەرپێکەی ئێوەی ڕاکێشاوەتە قول لە پێتان بنەماڵی بازانی لە بەغا حیای پێوە نێشتون ئابڕووی پێوە نێشتون کەرامەتی ئێوەی شکاندووە ئەویش و سەرکەوتیش باباکیجان لەبەر تۆڵەتان بۆ ناکێتەوە بیل لەوە مەکەنەوە لە جیاتی ئەوەی کە بیل لەوە ئەکەنەوە پارتی وێشێتیەکان بۆی دەمی خەڵک ببەستن و خەڵک تەمێ بکەن کاکە وەڵام بەخواستەکانی خەڵک بدەنەوە کاکە تۆ شەریفن بە قوربانتان بم پارتی وێشێتی کاکە 30 ساڵی ئێوە ئەزن ئێدە بەسە کاکە بەسە برەشیدن موچەی خەڵک بدەن ئازادی بدەن نەود مەدزن وازە گەنەخۆری بێنن خو خەڵک کێشەی نییە لاقەتە کاکە کێشەی ئێمە هەرەوەی وەڵی باوکم بەیانی پارتی وێشێتی واز لەم عەقڵە سەخیفە بێنن من بە حاجی قسە ناکەم خۆ تێک نەچوون کاکە بۆ من حەزەکەم دایش قسە بکەم وەڵی حەز ناکەم بەڕاستی حەز ناکەم حەزی ناکەم حەزەکەم شیعر بنووسم حەزەکەم باسی گۆرانی کەم حەزەکەم چیرۆ بنووسم حەزەکەم خەریکی ئەمانە بم بەڕاستی لەم چەند لە حانێ و لەم بەزم و ڕسمە ئێمە 30 ساڵە هاوارەکەن مردوتان برێ پارتی وێژێتی کاکە تاکەی ئێوە بەردەوام ببن لە بەکارشین تاکەی ئێوە بەردەوام ببن بەس بۆچی واکەن ئێوە خەڵک بێدەنگ نابێ ئاقڵ بن تەجوبە بیخەنە مێشتانەوە خەڵک بێدەنگ نابێت بێدەنگ نابین اینجا گۆڕانیش با دووبارەیەکە مۆخسەوەی گۆڕان زۆر خۆشە وەڵا ئەوەی دژی غالب کرا دژی ئێمە کرا وەڵا درۆکە دژی ئێوە نەکراوە گۆڕانی کردەکە ئێوە پیاوی پارتی نیەوە ئێوە خۆفرۆشن ئێوە پارە وەرەگرن ئێوە چێن کاکە دوکتۆر غالب بە حەتی لە ئێوە نییە بەڕاستی بە لە ئێوە نییە دوکتۆر غالب هیچ کاتێ لە ئێوە نییە لە ئێوە بواە ئێستا وەکو بەهارەکە و وەکو یوسف محەممەد و ئەمانە بوو بۆ خۆی یا وەکو ئەم ئەندام پەرلەمانەی کە لە هەولێرەهان لەبەرەوە مەڵێن ئەوە بەرامبەر گۆڕان کراوە بەرامبەر بە خودی خۆی کراوە بەرامبەر بە حقیقەتی خۆی کراوە بەرامبەر بە هەڵوێستی شەریفانەی خۆی کراوە چونکە گردەکە بەقەدەر پارتی ڕقان لە دوور غالبە درۆ نەکەن گۆڕانەکان درۆشن نەکەن غالب لە ئێوە نییە ئێوە زۆڵن ئێوە مێژوتان تەزویر کرد ئێوە درۆزن و ساختەکارن بەڕاستی ئێوە دز و جەردەن ئێوە پارتی فەرقتان نییە گۆڕانی گردەکە یەک زەڵە فەرقتان نییە پارتی مەسعود بازرگانی ئێشتا لە ئێوە شەریفترە بۆ چونکە ئەو تۆریستە باشکرا دز و جەردەیە ئێوە درۆتان کرد لەگەڵ خەڵکە درۆتان کرد ئێوە لەبەر ئێوە دەمتان داخن بەو دەمە پیسەتان باسی غالبیش مەکەن غالب لە ئێوە نییە بەڕاستی ئینسانی شەریف لەگەڵ ئێوە نامێنێتەوە ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە لەو گردەیە سوێن بەخوا ناشەریفە بۆیە لەگەڵ ئێوەیە ساختەی زۆڵ و دووڕوە بۆ پارە لەگەڵتان نایە ئەگنا کەسێکتان لەگەڵا نییە لەسەر قەناعەت و بیر و باوەڕێ بەڕاستی داوا لە غالبیش دەکەم عەزیزەکەی من عیب نییە من بێمەوە سلێمانی کە خوا یار بێت ئەڕۆمە بۆ سلێمانی تێگەیت بڕۆمە بۆ سلێمانی دەمانچەیە خەمە ئاێرە 5-6 هاوڕێی خۆشەویستی خۆشم لەگەڵ خۆمە ئەبێ دایمە ئاوا ئەگەڕم ئەگەر کوژرام ئۆکەی گیرام بە هەر بزاندێ ڕێگە نادەم سەرسەریەک لە بازاڕای بێ چەقۆم بێ بدا ڕێگە نادەم خوێڕیەک بێ جادەیەکە تفم لێ بکاوە ڕاستی بەکرێک گیرایەکی پارتیایەکێتی یار کەسەکیت تۆش پێویستە دەمانچەیە خەیتە بندەست ئەوە ئەو وڵاتە ئاوایە چاوەکەم ئەمە عیب نییە سادەم و نازانات ئەمە نایخوا بەڕاستی و مەجموعەیە برادەری خۆشەویستی خۆت ناڵم حیمایە چونکە ئێمە حیمایەتمان پێ عیبە حیمایەتی بەڕاستی ئیشی هین نییە ئیشی ئێمەمانان نییە باش نییە بەڵام 3-4 هاوڕێی خۆشەویستی خۆت ئێمە بە هەزاران هاوڕێمانەیە کاکەجە فەرموو سێریکە بزانە خەڵک چی بۆ غالبەکە کاکە سێریکە بەشەرێک نییە پێی ناخۆش نەبێ بۆ غالب بەشەرێک نییە والله زیاتر لە دەیان کە تەلەفۆنیان بۆ کردووم لەو کاتەوە هەمووی بەداخە بۆ غالب سەیری سۆشیال میدیاکە سەیری میدیاکانکە سەیری تەلەڤیزیۆن و رادیۆکانکە سەیری نازانم فڵان فیسا پیجەکان و ئەکاونتەکانکە بزانە خەڵک چیەکە بۆ غالب کەواتە خەڵک بەرامبەر بەو پیاوە جوانانەی کە هەیە وەفایان هەیە بەڵام ئەویان بۆ کرێ لەم قۆناغەیە بەڕاستی باشە بڕۆ بزانە کە خەڵک چەنە بەداخە بۆ دوتە غالب کە خوێڕیەک هەستاوە چۆ چەقۆی لێداوە بۆیە ئەبێ بنەماڵی بازانی باش بیزانێ دکتۆر غالبەکان خۆشەویستی خەڵکن تەواو ئەو کەسەی کە خۆشەویستی خەڵک بێ وەکو وایە خۆشەویستی خوا بێ کەس ناتوانێت دەستی بشکێنێتەوە کەس ناتوانێت بەڕاستی چونکە خوش وەکوتم لەگەڵ ڕاستگۆییە لەگەڵ شەرەفە لەگەڵ ئابڕوو لەگەڵ حەقیقەتە بەڕاستی لەگەڵ ئێوە نییە بە هیچ جۆریت لەگەڵ ئێوە نییە من ئیتر قسە ناکەم پەیامەکەم هەر ئەوە بوو بە هیوای هەرچی زووە کە غالب چاک بێتەوە وە لە جاران تونتر وە لە جاران جدیتر وە لە جاران زیاتر پۆرتی
پارتی یەکێتی بشکێنێ لەسەر دزیەکانیان گەندەڵیەکانیان هەرچی شتی قۆڕیان هەیە هەمووی لە دنیای عەرەبیە لە بەغایە باسکە بۆ ڕسواکردیان بەڕاستی ئێمە ئەمانەمانەوێت ئێمە من لە 2009 کە هەشت پەپولەکە لە دوایە چوونە بەغا ناومە هەشت پەپولەکە هەش ئەندام پەرلەمانەکەی گۆڕان لە بەغا هیچیان نەکرد ئەوان ئەو کاتە من پێمەوتن ئەمە با بە هەڵوێستان هەبێ ئەو کاتە شەڕم لەگەڵاکم دەنگمان بەجلات تاڵەبانی بۆ سەرۆ کۆماری مام چون دەنگیان نا بە مامجلال لەسەر دوای نوێژان سەفا ئەو کاتە من دژ بووم بەڕاستی ئەموو ئەندام پەرلەمان کە لە بەغا ئەچێ ئەبێ کەرامەتی بنەماڵەی بازانیەکێتی بشکێنێ بەڕاستی ئەبێ دزیەکان باسکە گەندەڵی باسکە تاڵانی باسکە تعدا باسکە نەک دابنیشێ بە ناوی کاکە ئێمە هەمومان کوردین و ئەبێ لە بەغا یەکگرتوو بین و هەمومان کوردین ئەگەر هەمومان کوردین ئەی بۆ ئێوە ملیۆنێر نەخەڵک نانیێ بیخوا ئەگەر هەمومان کوردین بۆ ئێوە سوارن و ئەم عالەمە پیادەیە ئەگەر هەمومان کوردین بۆ مناڵێکی ماڵی مەلا سەفا بەقی یەک تا قۆنەرەیە بێ ملیۆنێرە بەڵام ئارام ئەحمەد و خالب و تۆ و فڵان و فیسارەکان هیچ شتێکیان نییە یعنی چی ئێمە هەمومان کوردین وانییە هەمومان کوردین نییە بەڕاستی ئێمە کوردی عاسڵین ئێوە زۆڵن بنەماڵی بازانین ئێوە خائینن بەڕاستی ئێوە داجیکە سەپاندونی بەسەر میلەتی ئێمەیان ئێوە کورد نین لە حەقیقەتە ئێوە کورد نین ئێوە خائینی کوردن ئێوە باشە ئێوە بۆ ئەوە دەزون کە مێژووی ئێمە هەروە بمێنێتەوە لەو چاڵەیە کە ئازادی بە خۆمانەوە نەبینین ئێوە نۆکەری داجیکەرانن بنەماڵی بازانی خائین ئێوەی بکوژ و جەلات لەبەرەوە قەت بڵێن کاکە ئێمە هەمومان کوردین و هەمومان برایەکین و وەڵاوانیە هەمومان کوردین و هەمومان برایەک نین چکەمە ئەمە چ برایەکە ها ئەمە کوێی برایە تۆ ملیۆنێری و شاهانە ئەژیت و مناڵەکە ئاغایانە ئەژی بەڵام خەڵک لەو لاوە نانیێ بیخوا چۆن مناڵێکی دوو لە ڕێیەوە هیچ و پوچی بنەماڵی بازانیە هەر مەسئولێکی پارتیە لە یەکێتیە لە کێڵێ ملیۆنێرە مەڵام مناڵێکی لە بازاڕەکانە بۆ یاخەکە ئەوانە کەی بران کاکە برانین شتیوانیە بۆ قسانە خەڵک ناخەڵەت دێ بەڕاستی ئێمە برایەوە نین قسەی قۆڕ برای شتی چی برا بەڵێ برای بنەماڵی بازانیی شتیوانیە لەبەرەوە ئەندام پەرلەمانە شەریفەکان ئەبێ لە بەرامبەر ئەمانە ئاوا ڕابوەسن بۆیە عەزیزان کۆتا قسە ئەڵێم ئەوەی بەرامبەر دکتۆر غالب کرا تەنها یەک شتە کە دکتۆر غالب زەبری لیاون زەبرێکی لیاون تاسەر ئێسک خەنجەری حەقیقەتەکەی ڕۆشتووە خەنجەری ڕاستیەکانی ڕۆشتووە بۆیە ئەویان داهات کرد باشە غالب بەم کارە سەربەرزتر بوو بەڵام ئەوەی کە بکەرەکان بوو ڕسواتر بوو لە حەقیقەتە خواتان لەگەڵ مردنوسە شۆڕی بۆ چەقۆکێشەکانی پارتی هەر حیزبێک کردبێتی چەقۆکێش ڕوسە بەڵام من خۆم بووە من خۆم پێم وایە پاراستن بنەوەی بەزێنکردێ من ڕێی خۆمە کاکەشێ تەواو من تەبیعەتم وایە پێش ڕووداوەکەم پێم وایە ئەوان ئەو ئیشە قۆڕە ئیشی ئەوانە چکە بنەماڵەی بازانی هەمیشە ئیشی قۆڕاواکە ئەرەوە تەواو بازانین هێشێتی چیەکە بۆ دۆزینەوەی ئەو کابرایە و کەیسەکەشی نەفرۆشن بەم لاو دیزە بە دەرخۆنەی کەن و ئەم لای پێ بکەن و ئاوا و بیکەن بەشتی تر ئەوە ڕوونە مەسەلەکە دیارە بەڕاستی خواتان لەگەڵ خۆشەویستان شەو شەوکاتان خۆش بە سەربەرزی بۆ